بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله. سلامي خواهی گەورەتان لەسەر بێ مسلمان و ئیمانداران. ئەوەی کەوا ئەیبینن لەم ڤیدیۆ معجزەیەکی زۆر گەورەی تایە و عیزەت و نەستەتە بۆ مسلمانان و ئیمانداران. خوای تبارك وتعالى أفرمن القرآن وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوتەکان ماڵی پەروەردگارن، نابێت جگە لە ذاتی حەق تەعالە و ذاتی ئەڵڵای تیا پەرسترێت. ئەبێ کوڕنۆژ و سوژدە و دوعا و هاوار تەنها لە ذاتی ئەڵڵا بکرێت لەو مزگەوتانە. جا ئەو مزگەوتانە ماڵی پەروەردگارن و پێغەمبەری ئازیز و خۆشەویست ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ: أحب البلاد إلى الله مساجدها. خۆشەویستترین شوێن و مەکان بەلای خوا مزگەوتەکانن. ببینن شاری لۆس ئانجلوس لە ویلایەتی کالیفۆرنیا ئەمریکا ئاگری گرتووە و شار و دیهاتەکانی سووتاندووە. هەرچی بینایی بەرز و باڵەخانەی گەورەی ئاگری گرتووە، حتا پارک و شوێنە گشتەکان و گەشتیارەکانیان هەمووی گڕی گرتووە. بەرغەزەبی پەروەردگار کەوتووە. ئەو شارە و ئەو وڵاتە و ئەو ویلایەتە تەحەدای سووتانی شەرقی ئەوسەتیان نەکرد، کوشتنی مسلمانان و ناوبردنی ئیسلامیان نەکرد، بەڵام خوای تەبارەک وتەعالە لە شەو ڕۆژێکا سوتمایی کردن و حەق و تۆڵە و ئینتیقامی غەزە و باقی وڵاتی مسلمانانی لێکردنەوە و مزگەوتەکە و ماڵەکەی خۆی پاراستووە. ببینن هەموو شوێنێک ئاگری گرتووە. ئەم مزگەوتە لە دێکایە لە نزیکی شاری لۆس ئانجلوسدا. ئەو شار و ئەو دێگەڕی گرتووە وەک ئەرزم کردن باڵەخانە و بینا و پارکەکانیشان سەوزایەکانیشان تەنها و مزگەوتە ماوەتەوە. چواردەوری مزگەوت ئاگری گرتووە، مزگەوت ماوەتەوە. ئەمە خوا پێیان ئەفەرمێ و تەحەدایانەکا: ئێمە سزاتان دەدەین، عەزابتان دەدەین، ماڵەکانی خۆمان و مسلمانانی پارێزین. إن الله يدافع عن الذين آمنوا. خوا دیفاع لە ئینسانی مسلمان ئیماندارانەکە، خوا دیفاع لە ماڵەکانی خۆیەکە. و ئەمەش ئەم ئاگر و ئەم باو ڕەشە بە غەزەبووی پەروەردگارە بۆیان، خۆیشان چاکەزانن. بەو هەموو تەکنۆلۆجیا و بەو هەموو تۆپ و تیارە و جێش و جاشەوە، بەو هەموو قۆ و هێزەوە ناتواننەوە ئاگرە بکوژێنەوە. ئەمە جنودی پەروەردگارە. خوای گەورە بە مێشولەیەک نەمرودەی ناوبەر کە ئیدعا و بانگەشەی خۆیەتیە کرد، وەکو چۆن ئێوە ئیدعای بانگەشەی خۆیەتی و کوفر و شرکتانە کرد. خوای تەبارەک وتەعالە ئاوا بە ئاگرێک کە جنودی پەروەردگارە تەحەداتان هەڵ ناوتانە بە: وما يعلم جنود ربك إلا هو. ئەندا هیچ کەسێک جنود و سەربازی خوا نازانێت جەنە ئیلا خوا نەبێ. ئەوکو چۆن قەومان و گەلانی تر خوای گەورە بە باڕان و بە بەرد و بە لافا و بە ئاگر سوتمایکردن و ناوی بردن ئینتیقام و تۆڵەی لەسەر بەهۆی کردەوەکان و کوفر و شرکیانەوە. ئاواش ئینتیقامی لەم شارەگرت، چونکە لەم شارە کوفرەکرا، تاوانەکرا، منبعی زینا و فەسادی بوو، منبعی خیانەت و خیانەتکاری بوو، منبعی نەخشە و پلان بوو بۆ ناوبردنی مسلمانان. شوێن و مەکانی جوولەکان بوو، سەرۆت و سامانی جوولەکانی تیا بوو. خوا سوتمایی کردن، خوا ئاوان ناوی بردن. جا ئەمە معجزەیەکی پەروەردگارە بۆ ئێمەی مسلمان و ئیمانداران و بۆ خۆشیان، بەڵام بەداخە خۆیان بیر ناکەنەوە. وەخوا ئەفەرمێت: وزين لهم الشيطان وأعمالهم ما كانوا يعملون. ئەم کافر و مشریکانە ئێمە سزایان دەدەین، عەزابیان دەدەین، تۆڵەیان لێەکەینەوە، ئەم بەڵاو ناڕەحەتیان بۆ ئەنێرن. بەڵام شەیطان کوفر و شیرکی لا جوان کردوون، ستەم و خیانەتی لا جوان کردوون، هەرگیز ناگەڕێنەوە و تۆبە ناکەنەوە. ئەمەش پاداشی کردەوەکانیانە. عزة نصرت هرب إسلام مسلمانانا، ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون. منافق دور وكان كافر ملحد مشركان آقادار بن براستي عزة نصرت سركوتن باش الروج هرب مسلمان إيمان دارانا، بلا منافق دور وكان نازان تيناغن فير نابن عاقل نابن. الله أكبر، الله أكبر.